Ich heiße Rosemarie Kreft und wohne nun 7 Jahre in Schweden und werde auch weiter in Schweden leben und arbeiten. Ich habe ein Geschäft hier mit Schokolade, Pralinen von Tüstland. Ich kenne die selber, die schönen Pralinen und die Schokoladen. Und deswegen habe ich mir gedacht, eröffnest du hier in Schweden ein Geschäft, was ich auch online betreibe. Und viele Kunden kommen zu mir und sagen, oh, das ist aber schön. Wir kennen ja die deutsche Schokolade oder die deutschen Pralinen. Ja, hej, vi heter Auno Ärna-Numminen och vi bor ute i Näsåkersniporna i Västernorrland och vi har kommit att besöka mässan här i Stockholm, Älvsjöhallen, och vi har gått runt här flera timmar och vi har smakat många olika sorter. Men jag saknar någonting. Jag saknar kurdiska rätter, kurdiska småting som jag ätit ute i många olika platser i världen. خرید فروشی ماڵاتی دەکەم دەکڕین دەفرۆشینەوە ئەو دۆستە ڕەفیقانە هەموو دیەکان ئاشناین یەکرا دەکڕین بە قەرز بە نەغد دەفرۆشین بە چیلۆ بە نەغد بە هەموو شتێک دەفرۆشینەوە لە دییان دەکرین لێرە دەکڕینەوە بازاڕش باشە خراپ نێ پێوەڕە دەچێت. من 20 ساڵە لەو مەیدانەی ماڵاتی دەکڕم و دەفرۆشم لەگەڵ ئەو برادرانە و خزم و دۆستانە کڕین و فرۆشێ دەکەین بە هەرزان و گران و بە قیمەتی ڕۆژی بازاڕی. ئەوەش بازاڕی عیوانە ئەو تەنیشتەی کەمان بازاڕی وڵاغ و شتیە کە لە قەدیم و قەدیمە و بازارەکە هەر هەبووە هەر دەژبێ مەشکە معامەلە چین لە بازاڕی دەن بلاخرە ئەو دۆست و ڕەفیقانەی کە دێنە ئێرە بە هەفتە نایبینی بە 20 ڕۆژ بە مانگ نایبینی دەبینی لێرەشانەوە شەخصە 15 ڕۆژە کە نەمدیوە لێرە دیدمە پێی خۆشحاڵ بوومە. الحەمدوللا بازارێکی خۆشە و خەرید و فروشی هەیە و نییە و هەموو جوری هەیە باڵا و پایینی هەیە و وڵا ساوانە. پێشەنگیەکەم هەر هەمووی تابلۆکان گزارش لە ناخی ئافرەتی ئەمڕۆی کۆمەڵگەی کوردەواری دەکات جا بە هەموو چین و توێژەکان یاخود ئەو نەهامەتیانەی کە بە سەرگەلی کووردا هاتووە لە شەنگال و لە کەرکووک شاری خۆشەویست و هەموو ئەوانەی کە تۆند و تیژیانە بەرامبەر ئافرەتی کورد دەکرێت. هاوڕێکانم ئەمڕۆ هەڵساون بە دروستکردنی وێنە بە بۆنەیەم پێشانگایەوە کاری جوانیان کردووە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم لە هەموو لایەکەوە وێنە کێشن وێنەی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان.